دوو هاوسەری باکووری کوردستان و بەگەرمگوڕیەوە پێشواسی لە پەیامی ڕێبەرەکەیان عەبدوڵڵا ئۆچەلان دەکەن کە بۆ ئاشتی بڵاوی کردەوە. ئەوان دەڵێن کورد هەمیشە لەگەڵ پرۆسەی دیموکراسی بووە و دژی شەڕ بووە. باشترین دەرفەتە پرۆسەی ئاشتی لەسەر دەستی ڕێبەرەکەیان لە باکوور جێبەجێ بکرێت. سەرکەفتنی ئەمەیە خۆی قسەیەکی جوان بوو پیرۆزبایی لە قسەکانیە کە میوای سەرکەوتن بۆ قسەکانیە خوازم میوادارم هەردەم قسەی جوان و پتە و لە جوان بێتەکایەوە نمونیان زۆر بێ ئەوانە. دموکراسیە بە چەک نییە ینی ئەوە چەکێتنە دموکراسیە بە ئاشتی هەبە واکەبی هەبە چەک چییە چەک؟ ئەگەر دیموکراسی بەرقەرار بێت چەک نەلازمە؟ چەک نەلازمە بەڵێ چەک نەلازمە سەرۆک ڕێبەرێ گەلێ کورد هەرچار عالیە کوردستانی ئەوە پەیامەدا گەلێکە هەموو قبول کرد ینی پەکەکەشی قبول کرد سەرۆک ڕێبەرێ گەلێ کورد پەکەکە دروست کردیە. عەبدوڵڵا ئۆچەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان لە دوایین پەیامی داوای لە پارتەکە کرد چەک دابنێن و خۆیان هەڵبوەشێنەوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت پەیامەکەی گرنگە و دەبێت حیزبەکەی بەدەمیەوە بچێت و کاری لەسەر بکات بۆ مەرجەی دەوڵەتی تورکیش پابەندی قسەکانی خۆی بێت. بەرهەمی لێکۆڵینەوە و قوڵبوونەوەیەکی زۆرە کە ئەم بڕیارەی داوە یان ئەم پەیامە بڵاوەکاتەوە و ئەم پەیامە بە دڵنیاییەوە بۆ باکووری کوردستان و تورکیا نییە بەڵکو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەیە و بۆ تەواوی دۆزی کووردە نەک تەنها وەکو کوردی بەشێکی کوردستان ئێمە دڵخۆشین پێی و حتا دوایی چی بکەوێتە سەرشانمان پابندین پێوەی ئومێدەوارین خەڵکی ئێمە لە باشووری کوردستان لە بری شرۆڤەی ئەملاو ئەولای بۆ بکە لە بری ئەوەی شەڕی تایبەت و کۆمەلگای خۆمان سەرئێشاو بکەین هەمومان ببینە پاڵپشتێک بۆ پرۆسەی ئاشتی. نایەوە ئەم پەیامە دەبێت جێبەجێ بکرێەوە پێشمان وایە کە هەم بزوتنەوەکەی هەم گەلەکەی و هەم ئازادی خوازان پابند دەبن بەم بڕیارەوە بەڵام ئەوەی کە گرنگە وەڵامی دەوڵەتە چونکە ڕێبەر ئۆچەلان بەتەنها ناتوانێت پرۆسەی ئاشتی سەر پێ بخا. پارتی کرێکارانی کوردستان لە ساڵی 1970 دامەزراوە. ئەو پارتەی ساڵەهای ساڵ لە خەباتی چەکداری و مەدەنی دژی تورکیا ئەنجام دەدات. عەبدوڵڵا ئۆچەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان لە ساڵی 1998 لە کینیا عەبدوڵڵا ئۆچەلان دەستگیر کرا و دواتر ڕادەستی تورکیا کرایەوە. لەو کاتەشەوە تا ئێستا ئازاد نەکراوە بەڵام بە جێبەجێکردنی پەیامی ئاشتی ڕەنگە بارودۆخەکە گۆڕانکاری بەسەردا بێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.